باز لە گۆڕانکاری کەشووە کە بابەتێکی زۆ گرنگە، باز لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەکەین لە هەرێمی کوردستاندا ڕێژەی بارانبارین، ڕێژەی بەفر لە ئەم ساڵدا و پێشبینیەکان بۆ ڕۆژانی داهاتووتر و سوودی ئەم بارانبارین و ئەم کەشوهەوایی کە هەیە لە مۆرزەدا چ کاریگەریەکێ بێ لەسەر سەرچاو ئاویەکان. دەستکار دانێر کاردانەوەی خەڵکیش لە تۆڕ کۆمەڵاتیەکان زۆر ینی سەرنجڕاکێش بووی کە زۆرێک لە دەریاچە و کانیا و ناوچەکان ژیاونەتەوە زۆرێک لە شوێنانە پێشتر و شک بوون. حتمما خەڵکیش زۆر پێی خۆشە لە بەری ساڵی پار ڕێژەیەکی زۆر باران کەمباری و خنزی بوو لە لێواری وشکە ساڵی لەو ساڵەدا. گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان دەکەین کە بە شازێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بەڕێز کاکەڤاڵ گۆڵۆزی پسپۆری کەشناسی کاکەڤاڵ گیانسڵای خوا لەبێ سپاس بۆم دەرفەتە بێمەد بەخشی. سڵاوی خوا لە ئێوە و لە سەرجەم بینەرانی کەناڵی پێیان. زۆر سپاس. پێشبینی چی بوو بۆ ئەم ساڵ کەشوی ئەم ساڵ چۆنە وەکو شارەزایان لە بواری کەشناسی متابعی زۆرتانێ بۆ بابەتی کەشناسی؟ الحەمدوللا لە گۆڕانکاری بەرسا و لە ئەم ساڵەکە لە مانگی 12 ڕوویداوە لە سەرەتای مانگی 12ەوە کەشی ناسەقامگیر زۆری ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە و پێشبینیش دەکرێتن لە ناو مانگی یەک و لە ناو مانگی دووشە ئینشەڵا دۆخی کەشوەوە لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بەرەو باشتر ئەچێتن. بارانبارین ئینشەڵا وەکو پار نابێتن بە شێوەیەکی سەرەکی. ئەو پێشبینیانەی کردبووتان پێشووتر ینی بۆ مانگی 12 وەکو خۆی هاتەدی ینی هیچ پێشبینیە کرابوو کە بەم چەشنە لە مانگی 12 بە دواوە باران و بەفر ببارێت؟ بەڵێ پێشبینی دەکرێتن، بەڵێ لە سەرەتای مانگی یەکیش پشت بەخوای گەورە ئینشەڵا شەپۆلی بارانبارینمان هەیە و لە دوای قۆناغی دووەمی ئەم شەپۆلی بارانبارینێک کە ئەمڕۆکەش دەست پێ دەکاتن پێشبینی دەکرێتن کە لە ڕۆژی چوارشەممە لە ئێوارەی ڕۆژی چوارشەممە هەتا 2 مانگ واتە سەرەتای سەری ساڵ شەپۆلێکی تری بارانبارینیش ڕوو لە سەرجەم ناسیاوازەکانی هەرێمی کوردستان بکاتن و پێشبینی دەکرێت لە 5 مانگیش بەداوە دووبارە شەپۆلێکی تر ڕوو کاتە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. زۆر باشە سەبارەت بووی کە چەند ڕۆژی ڕابردوو بارانێکی خۆشباری لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان و دەوترێت ئەمڕۆ ئەگەری بەفربارین هەیە لە سنتەری شارەکانە ئەمە تا چەندێک ڕاستە و پێشبینیەکان لەوەدایە کە هەر بەڕاستی ئەمڕۆ بەفر ببارێت؟ بەڵێ پێشبینی دەکرێتن ئەمڕۆ بۆ دووەم جار بارستە هەوایەکی ساردی جەمسەری داخل بە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ببێت و پێشبینیش دەکرێتن لە کاتەکانی پێش نیوەڕۆ بۆ دوای نیوەڕۆ بەدواوە ئاسمان لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بگۆڕێت لە نیمچەهۆرەوە بۆ هەوری تەواو و پێشبینی دەکرێت سەرەتای بەفر و بارانبارین لە ناوچەکانی باکووری هەرێمی کوردستان دەست پێ بکات بە تایبەتی ناوچەکانی سنووری پارێزگای دووەک و ئیدارەی زاخۆ و بەشێک لە ناوچەکانی پارێزگای مووسڵ سەرەتا بەفربارینی چڕ لەو ناوچانەوە دەست پێ دەکات پێشبینی دەکرێت ئێوارەی ئەمڕۆ بۆ درەنگانی ئەم شەو بەفربارین بەشێکی زۆر ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە لە ناوچەکانی ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی سۆران و ناوچە شاخاوەکانی هەولێر و احتیمالی هەیە بەفربارین بگاتە سەنتەری بەشێک لە شارە گەورەکان لە سلێمانی لە هەولێر و لە بەشێک لە ناوچە بەرزایەکانی سنووری پارێزگای کەرکووکیش بەفربارێت. ڕێژەی بارانبارین و بەفر تا ئێستا چەندێک بووە؟ ڕێژەی بارانبارین سپاس بۆ خوای گەورە هەتا ئێستاکە ئەگەر بە بەراوردی بکەیت لەگەڵ خۆی گشتی بارانبارین لە زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان دوو ئەوەندەی پار بووە. بە نمونە لە شارێکی وەکو هەولێر وەرگین لە شارێکی وەکو هەولێر کە پار لە کۆی گشتی وەرزەکە نزگەی 6 ملیم باران باری، بەڵام ئەم ساڵەکە سپاس بۆخوا لەگە ئەو بارانەی دوێنێ بەیانی بۆ سعات 9 شەوی دوێنێکە تقریبا بارانبارین لە هەولێر لە حدودی 195 ملیمی تێپەڕان، لە سلێمانی لە حدودی تقریبا نزگەی 350 ملیمی تێپەڕاندیە، لە سنووری پارێزگای هەڵەبجە 250 ملیم، لە بەشێک لە ناوچەکانی گەرمیان لە بەشێک لە ناوچەکانی گەرمیانیش 200 ملیمی تێپەڕاندووە و لە زۆرێک لە ناوچەکان لە پارێزگای دووهۆکیش ئەم ساڵ دۆخی بارانبارین بە بەراورد لەگەڵ
ساڵی پار زۆر باشە تا ئێستا زیاتر لە 180 ملیم باران باریوە. بەڵێ کاگەڤاڵ پێت وایە ئەم زۆر سوپاس بۆخوا زۆر ناوچەکانی دیکە ئەو مەترسی کە هەبوو لەسەر بابەتی کەشوها بۆ بابەتی کشت و کاڵ و ئەوانەی کە پێویستیان پێێتی لەم وەرزەدا بارانبارین ببارێت بە تەواوەتی سوودی خۆی گەێنێت و ئینشاءڵڵا لە مانگەکانی داهاتووشدا باران هەر بەردەوام دەبێت. بەڵێ بە جۆرەی پێشبینی ئیشەڵا لە مانگی 1 و 2 لە مانگی 2 3 ئیشەڵا بارانبارین لە هەرێمی کوردستان بوونی ئەبێتن و ئەو بێبارانیەی کە لە ساڵی ڕابردوو ڕووی کرد بۆ سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئیشەڵا ئەم ساڵ دووبارە نابێتەوە. ئەو بارانێک کە لە درەنگانی شەوی هەینی لەسەر شەمەوە هاتیە بەڕاستی ڕێژەکەی زۆر زۆر دڵخۆشکەر بوو. لە شارێکی وەکە هەولێر لە 70 ملیم لە مدەی 24 ساعتا باران باریوە، لە هەندێک ناوچە زیاتر لە 120 ملیم باران باریوە. ئەمە ئاماژەیەکی زۆر زۆر دڵخۆشکەرە بۆ ئەوەی ئیشەڵڵا ئەم ساڵەکە بارودۆخی کەفتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ ساڵی پار زۆر باشترە بێ و جوتیارانیش دڵخۆشن ئەلحەمدولای سەکانە زۆرێک لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەستیان کردیە بە چاندنی بەربوومی دانەوێڵە بە تایبەتی گەرم و جۆ. کاکەڤاڵ ئەم ساڵ زۆر باسی هەوری سۆپەرسێڵەکرا کە کاریگەریکی زۆری هەیە و لەگەڵ پێشبینیەکان بۆ کەشوها و باران یەکسەر باز لەواکەن ئەگەری لافاویشەیە لەگەڵ یا ئەو هەوری کە هەیە زۆر چڕە ئەم بابەتە چۆن لێکدانەوەی بۆ کرێ ئەگەری هەیە لە داهاتوودا لافاو یان جۆرێکی تر لەم هەورە سەردانی ناوچەکانی هەرێمی کوردستان کاتەوە و دووبارە بارانبارین بۆ شێوازە بێت. بەڵێ هەوری سوپەرسێڵ هەورێکە لە دەریاوە کە بەرەو ناوچەکانی هەرێمی کوردستانی تر چ سەرچاوەکەی لە دەریای سوورەوە بە یاخود لە ناوچەکانی دەریای ناوەڕاستەوە بێ کاتێک کە بەرەو ناوچەکانی هەرێمی کوردستان دێ زۆرترین ڕێژەی شێ ڕێژەی لەگەڵ خۆی هەڵگرتووە. کاتێک دەگاتە شوێنی مەبەست ئاراستەی هەورەکە بەهرە و چ ناوچەیەک بێ زۆرترین باران لە ماوەیەکی دیاریکراو دەبارێنی وەکەوەی بەداخەوە لە شەپۆلی بارانبارین ڕابردوو لە سنووری قەزای چەمچەماڵ و دەوروبەری کارەساتی دروست کرد لە فترەیەکی دیاریکراودا نزیکەی 120 ملیم بارانی باران ئەو کارەساتە گەورەی قەزای چەمچەماڵی لێکەوتەوە. بۆیە ئەو شەپۆلانێکە لە داهاتووش ڕوو دەکەنە هەرێمی کوردستان احتیمالی هەیە ئەگەر شەپۆلەکان شەپۆلی بەهێز بن بەڵێ دووبارەبوونەوەی هەوری سوپەرسێڵ لە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگەری هەیە. بەڵێ کاگەڤاڵ هەندێک کات ینی بە جۆرە لە جۆرەکان پێشبینەکانی کەشوها گۆڕانکاری بەسەرا دێت ینی لێرە لەوێ وەکو خۆی دەرناچێمە بۆ چییە گەڕێتەوە هۆکار چییە جاری وایە لە ناکاولانەیە کەشوها بە گوێرەی ئەو پێشبینێنەوەیەکە کراوە. خۆی کەشوهەوا بەڕێزم کەشوهەوا لە سەرجەم ناوچەکانی جیهان گۆڕانکاری بەسەرا هاتووە لە زمانی ئەوەش هەرێمی کوردستان. هۆکاری ئەوەیە کە بۆچی زۆرجار پێشبینیەکان پێشبینی کورمەودا یاخود پێشبینی درێژمەودا یاخود مامناوەند وەکو پێویست دەرناسیە دەگەڕێتەوە بۆ گۆڕانکاریە کەشوهەوانەی لە سەرجەم وڵاتانی جیهان ڕوویداوە. یەکێک لەو هۆکارانەی کە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە زۆرجار ئەو شەپۆلە بارانبارینانەیە کە دێنە ناوچەکەمان وەکو پێویست باران نابارێنە دەگەڕێتەوە بۆ ڕوتوبەت ئەو ڕوتوبەتێکی ئێمە بۆمان دێ لە دەریای ناوەڕاست و لە دەریای سوورەوە هەندێک کاتیش لە دەریای ڕەش و لە زەریای هندیەوە بۆمان دێ. بۆیە هەرچەنە ڕێژەی ڕوتوبەتەکە زیاتر بێ ئەوە ئەگەری بارانبارین بەهێزترە بێ. عواملی تریشمان هەیە هۆکاری تریشمان هەیە بۆ ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر شەپۆلی بارانبارین بێگومان زۆر جار هەڵکردنی بابەتایبەتی بای باشووری خۆرهەڵات کە باەکی وشک و گەرمە زۆر جار لەگەڵ هاتنی شەپۆلی بەفر و بارانبارین لە ناوچەکانی ئێمە ئاکتیڤە بێت وا دەکات تا ڕادەیەک لە کاریگەری ئەو بایە لەسەر هەندێک ناوچە بارانبارین کەم کات و یاخود هەورد لە ناوچەیەکەوە ڕامە لە ناوچەیەکەوە بەرێت بۆ ناوچەیەکتر بارانەکە بارێ و هۆکاری تریشمان هەیە یەکێک لەو هۆکارانەی کە کاریگەری زۆری هەیە لەسەر بڕی بارانبارین ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراق دیاردەی لانینایە. دیاردەی لانینا کە لە ئێستا کاشە بەردەوامی هەیە بە شێوەیەکی لاواز لە بەشی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی زەریایی هێمن بریتیە لە ساردبوونەوەی بەشی سەرەوەی ئاوی زەریا. ئەو ساردبوونەوە لە بەشی سەرەوەی ئاوی زەریا کە ڕوو ئەداتێن کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی بڕی بوون بە هەڵم کە هەر کاتێکش بوون بە هەڵم کەم بۆەوە بێگومان
بڕی بارانبارین کەمە بێتەوە بۆیە دیاردەی لانینا لە ئێستادا کاریگەری لەسەر زۆربەی زۆری وڵاتانی جیهان بەگشتی و هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی هەیە لە ئێستادا دیاردەی لانینا کاریگەری کردێتە سەر سیستەمی داباری ناوچە جیهازەکانی هەرێمی کوردستان. کاکەڤاڵ ئێستا لە ڕاگەاندنەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر باز لە پێشبینەکانی کەشەوا کرێ و زۆر ئەو کەسانی کە پێشبینی ئەکەن جا بابەتەکە لەوایە تا چەندێک ئێمە لە هەرێمی کوردستان توانیومانە بە زانستیانە ئەم بابەتانە دیاری بکەین تا چەندێک ئەتوانین بۆ ڕێژەی بارانبارین یان پێشبینەکان کە بۆ کەشوهەوا ئەکرێ بە ڕێگایەکی زانستی و دروست بێ ئەمە کاری لەسەر کراوە یان پێتان وایە لە ئاستێکی پێشکەوتوایە؟ بەداخەوە پێشبینیەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستان زۆربەی زۆری ئەو برا بە ڕێزانەی کە هاوپیشەکانی من لە هەرێمی کوردستان دەستمان داوەتە پیشەی کەژناسی زۆرێک لەوانە بە شێوەیەکی ئەکادمیانە فێر نەبوونەوەتە بە شێوەیەکی زانستیانە لە زانکۆ و لە پەیمانگەکان فێر نەبوون یاخود بەشی جوگرافیا یاخود لە زانستی کەشوهەوا زانستی کەژناسی نەیان خوێندووە زۆرێک لەو برا کەژناسیانەی کە لە هەرێمی کوردستانە دەستیان داوەتە پیشەی کەژناسی بە شێوەیەکی خۆبەخشانە و من ڕێز لە ماندیبوونیان ئەگرم و کاری باشیان کردیە بەڵام بە شێوەیەکی ئەکادمی فێر نەبوونا ئەوە دەوەستێتە سەر ئەوەی کە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانکرد وەزارەتی گواستنەوە کە ژمارەیەکی زۆری کەژناس لە هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی ئەکادمیانە فێر نەبووە لە ڕێگەی بەڕێبەرایەتی گشتی کەژناسی بوومە لە ڕێزەدانی هەرێمەوە خولی تایبەتمان بۆ بکاتەوە بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەو پیشەیە کە فێر بووینە زیاتر پەرەی پێ بدەین. بەڵێ کاکەڤاڵ توانیمانە سوود لەم بارانە سوود لە گۆڕانی کەشوهەوای وەربگرین لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا و یەکێک لەو ڕێگانەی کە هەیە بوونی بەندا و هەندێکجا بەندای بچووکیش ئەگەر دروست بکرێت کاریگەرێکی زۆر زۆر باشی ئەبێت لە زۆر هۆکارەوە ئەمە تا چەند گرنگە جێبەجێ بکرێت لە زۆربەی ناوچەکان بۆی کە زۆرێک لە شار و شارچەکان کە هاوین هات لەوانەیە بێ ئاوی ڕوویان تێبکە یاخود بۆ بابەتی کوشت و کاڵ ئەم بەندا بچووکانە سوودی لێ بینێت ئەمانە تا چەند گرنگە بوونی هەبێت. بەداخەوە هەرێمی کوردستان کە ساڵانە لەو ساڵانەی کە ساڵی باراناوین بەفر و باراناوین بەفر و بارانێکی زۆری لێ ئەبارێ ئەو بەفر و باراناوەی کە لە هەرێمی کوردستانە بە ڕووبارەکانە بە چۆم و دەڵەکانە دەڕوات زیاتر سوودی هەیە بۆ ناوچەکانی باشوور ناوەڕاستی عێراق. بەداخەوە ئێمە نەماتوانە سوود لە ١٧٠ ئەو ببینین کە ساڵانە بەهۆی بەفر و بارانبارینەوە لە هەرێمی کوردستان بوونی هەیە بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم و دەستخۆشیش لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم و دەستیان پێکردیە کۆمەڵێک بۆند و کۆمەڵێک بەندای بچووک و مامناون لە هەرێمی کوردستان دروست کراوە هەوڵ بدرێتن بۆ ئەوی بتوانین ساڵانە ئێمە سوود لەو بەفر و بارانە زۆرەی کە لە هەرێمی کوردستانە بارێتن هەوڵ بدرێ بەنداوی گەورەش دروست بکریا خۆ بەنداوی مامناوان دروست بکرێت کە زۆرێک لەو بۆندانەی کە لە هەرێمی کوردستان کە دروست کراون بۆندی بچووکن توانای خەزنکردنی ئاویان کەمە یعنی مەسەلەن بەنداوێکی وەکو گۆمەسپان لە سنووری پارێزگای هەولێر کە دروست کراوە توانای خەزنکردنی ئاوی نسکەی 40 ملیۆن مەتر دووجایە. ئەو بەندا گەورانی هەمانە تەنها بەنداوی دەربەندیخان بەندای دوکانە کە بەندای دوکان نسکەی 7 ملیۆن مەتر سێجا ئاگرێ بۆیە بۆ ئەوەی لە ئایندەدا بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی وشکە ساڵی ببینەوە لەو ساڵانەی کە دابارین وەکو پێویست لە ناوچەکانی هەرێمی کوردستان نابێت لەو کاتانەی کە باران نەبارێ هەوڵ بدرێ گرنگێکی زۆر بە دروستکردنی بەندا بدرێەوە سوودێکی ئێجگار زۆریش دەتوانین لێ ببینین سوودەکەشی هەم لە ڕووی گەشت و گوزاری و هەم لە ڕووی خەزنکردنی ئاوە بۆ سەروەتی ماسی و بۆ گەشت و گوزاریش دەتوانین لە ئایندەدا سوودی لێ ببینین بۆیە من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم وەزارەتی سەرچاوە ئاوەکان کشت و کاڵەکان گرنگی زیاتر بە دروستکردنی بەنداوەکان بدەن بۆ ئەوەی بتوانین سوودی لێ ببینین چونکە ئەو ئاوەی لە هەرێمی کوردستانە هەیە زیاتر ئێستاکە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق سوودی لێ ئەبینن بۆ کشت و کاڵکردن. کاکەڤاڵم ساڵ هەواڵێک بڵاو کرایەوە کە زستان زۆر کورتە بێ هەر بەگشتی لە عێراق جا هەر ئەم کەشوهەوایی کە هەمانانی ئەگەر هێ ڕەنگە زۆریش نەخایانێ ئەمە چۆن لێکدانەوەی بۆ کراوە ئایا پێشبینیەکرێ ئەم ساڵ زستان زۆر کورت بێ؟ بەخوای خاتون ئەو ڕەنگە بۆ چوونی ئەو برا کەژناسا عەرەبە بێ کە
یەکێکە لە کەژناسەکانی عێراقە ئەو بۆچوونی خۆی بڵاو کردەوە. الحەمدوللا دستانی ئەم ساڵ زۆر جیاوازە لە دستانی چەند ساڵانی ڕابردوو. زۆرێک لە کەسانی بە ساڵاتوان ئەوانەی کە دەڵێن لە ساڵانی ڕابردوو مەسەلەن لە ساڵانی 60ەکان و 70ەکان زستان زۆر سەخت بووە، ئەم ساڵەکە دستانی ئەم ساڵ لە دستانی ساڵانی 60ەکان و 70ەکانە چێتن و ئێمە تازە چەند ڕۆژێکی دیاریکراوە داخل بە وەرزی دستان بووینە. هێشتا چلەی دستانیش ماوە کە لە 15 دەست پێ دەکا بۆ 25 دوو. بۆیە دستانی ئەم ساڵ پێشبینیە کرد دستانێکی سەخت بێ لە ناو مانگی 1 و 2 احتیمالی هەیە بارستە هەوای جەمسەری زۆر ڕوو لە ناوچەکەمان بکا کە بێتە هۆی ئەوەی کە دستانەکەمان دستانێکی سەخت بێتن. ئاماژت پێکرد کە ئەم 1-2 ڕۆژە بەفربارین دەست پێەکە دیاری نەکراوە ڕێژەکەی چۆنە چەندێک ئەبارێ ینی پێشبینی ئەوەش نەکراوە یان شوێنێک زۆر ببارێ شوێنێک کەم ڕێژەکەی لە ناوچەیەک بۆ ناوچەیەکتر جیاوازە عادەتەن لە ناوچە شاخاوەکان بە حکمەوەی بەرزترن لە ئاسی ڕووی دەریاوە و لە چەند ڕۆژی ڕابردوژی لە ڕۆژانی شەمە و یەکشەمە بەفرێکی زۆر لە ناوچە شاخاوی کوێستانەکان باریوە. لە هەندێک ناوچە احتیمالی هەیە لە سنتەری شارەکان لەوانەیە بەتابەت لە سنتەری پارێزگای سلێمانی دووەم احتیمالی هەیە لە نیواندا بۆ 20 سانتیم بەفربارێ، بەڵام لە ناوچە کوێستانەکانی ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و ناوچە شاخاوەکانی هەولێری دووەم نسبەکە زۆر لەوە زیاترە. لە هەندێک ناوچە 70 سانتیمتر پەڕاندێ، لە هەندێک ناوچە 50 و لە هەندێک ناوچەشە تا سەروی مەترێکەوە ڕۆیشتووە. بۆیە بڕی بەفربارین لە ناوچەیەک بۆ ناوچەیەکتر دەگۆڕێ بە ژۆرەی هەڵکەوتەی جوگرافیەکەی بەرزی نزمەکەی. کاک هەڤاڵ لەگەڵ ئەم پێشبینیانی کاکرێ بۆ کەشوهەوا کۆمەڵێک ڕێنماییش بڵاوەکرێتەوە بۆ هاوڵاتیان بۆی کە ئاگاداری خۆیان بن لە ڕووی سەلامەتیەوە و بەتایبەتیوانی کە شۆفێرن ینی تووشی ڕووداوی هاتو چۆنە بن. دواترین با بڵین دوایین ڕێنماییت بۆ هاوڵاتیان بەگشتی چیە تا چەندێک گرنگە لەم کەشوهەوا ساردانەیە کە ئاگاداری خۆیان بن و لەگەڵ ئەو پێشبینیانی کە ئەکرێ ئامادەسازی بکەن. وڵی پێشوی ئەو داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین، هاونیشمانیانی خۆشەویست دەکەین کە لە ناوچە شاخاوەکان بە حکمەوەی بەفرێکی زۆر باریوە لە زۆرێک ناوچە بە چڕی باریوە کە ئاسەنگێکی زۆری بۆ هاتچۆ دروست کردووە. داوایان لێ دەکەین لە کاتی بارینی بەفرێکی زۆر بە هیچ جۆرێک بۆ گەشت و گوزار ڕوو نەکەنە ئەو ناوچانە و لە چەند ڕۆژی ڕابردوش بەداخەوە بیستمان کە چەندین گەشتیار لە ناوچە جیاجیەکانی شاخاوەکان کە چوونە بۆ گەشت و گوزار لەوێ دووچاری ئاسەنگی هاتچۆ بنەتەوە. بۆیە باشتر وایە هاوڵاتیان لە حاڵەتێکە ئەگەر بەفری زۆرباری بە هیچ جۆرێک گەشت و گوزار بۆ ناوچە شاخاویەکان نەکەن، چونکە لەوانەیە ژیانیان بکەوێتە مەترسیەوە. بۆیە باشتر وایە لەو حاڵەتە دوورکەونەوە. بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز کاک هەڤاڵ سدیق گڵۆزی پزبۆڕی کەشناسی کە لەم تۆری لەگەڵمان ناوی بە شازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ کارمان لە هەولێرەوە. سپاس دەکەین.